ئێستادا گەڕان بە دوای تەرمی ئەو مێر منداڵەی کە دوێنێ لەگەڵ باوکی و براکەیدا لە زەی بچووک خنگان. خێزانێکی بەڕەگەز عەرەب دوێنێ بە مەبەستی گەشت و سەیران هاتبوونە سەر زەی بچووک لە سنووری قەزای کۆیە. بەڵام لە ئاکامی نزیکبوونەوەیان لەسەر زەی بچووک وا دیارە یەکێک لە مناڵەکەیان کە هاوڵاتیانی سنوورەکە باسی ئەکەن باری تەندروستی تەواو نەبووە پێی خلیسکاوەتە ئاوەکەوە. باوکو و براکەی دیکەی لە تاو خەمی ئەم کوڕیان چوونە ڕزگاری بکەن، بەڵام بەداخەوە ئەمانیش ئاوەکە بردویانێتی و خنکاون. هەر دوێنێ نیو کاتژمێر دوای ڕووداوەکە یەکێک لە مناڵەکان دۆزرایەوە و ئەتیمە خۆبەخشەکان و هەروەها تیمەکانی بەرگری شارستانی قەزای کۆیە دوێنێ توانیتیان تەرمی ئەو بەر مناڵە دەربکەنەوە و هەر سەر لە بەیانی ئەم ڕۆژ تەرمی باوکەکە تواندرا لە زەی بچووکدا دەربهێنرێتەوە و لە ئێستادا ئێمە لەگەڵ تیمە خۆبەخشەکان و هەروەها تیمەکانی بەرگری شارستانی لە ناو زەی بچووکین بۆ ئەوەی بتوانین تەرمی ئەو مناڵەی دیکەش بدۆزینەوە و ڕادەستی کەسوکارەکەی بکەینەوە.